سڵاوتان لێبێ. ئایا زانکۆکانی هەرێمی کوردستان شوێنێکن بۆ پێگەیاندنی خەڵکی تایبەتمەند لە بوارێکدا؟ تا چەند زانکۆکان ئێمە توانیویانە خەڵکی بەرهەمهێن لە کوی بوارەکاندا پێ بگەێنن؟ ئایا زانکۆکانی ئێمە توانیویانە ببنە خاوەنی توێژینەوە گەلێک کە لە کوی کایەجیاجەکاندا سوود بەخش بن و بە سەرچاوەی زانستی هەژمار بکرێن؟ بەڕێزان لە چاوپێکەوتنی ئەم جارەدا قسە لەسەر پرسی خوێندنی باڵا و بارودۆخی زانکۆکانی هەرێمی کوردستان دەکەین بە میوانداری دکتۆر سەلاحەدین ساید، سەرۆکی زانکۆی سلێمانی. دکتۆر زۆر بەخێر بیت. دکتۆر سەرەتا بۆ دەست پێ دەکەم زانکۆکانی هەرێم تا چەند لەگەڵ نوێبوونەوەی سیستمی پێگەیاندنی فێرخوازن؟ بەڵێ لە ڕاستیە هەنگاوێکی باش هەیە بۆ ئەوەی کە زانکۆکانی هەرێم خۆی بەرەو ئاڕاستەیەک بەرێ کە نوێبوونەوەی تیابێ و خۆی بگونجێنێ لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم. لە ڕاستیە ئەو پێشکەوتنانی کە ئێستا لە سەرتاسەری دنیاە هەیە بێگومان ئەبێ کاریگەریشی لەسەر زانکۆکانی ئێمە ڕنگ باتەوە و پێویستە زانکۆکانی کوردستان و هەموو دەستگا زانستیەکانی تری کوردستان ئاگادار بن لەو گۆڕانکاریە زانستیانەی کە لەسەر ئاستی دنیادا ڕۆیە. بۆیە زانکۆکان بە بەرنامەیەکی تۆکمە خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە لەگەڵ ڕەوتی پێشکەوتنی زانستە بەڕێوە بچن. بەڵێواتە ئەو سیستمە نوێیانەی لە جیهاندا کاری پێدەکرێت و ساڵانە نوێبوونەوە هەیە لە پێگەیاندنی فێرخوازاندا. زانکۆکانی هەرێمی کوردستانیش پێبەپی ئەوان هەنگاو دەنێن بۆ بەرەو پێشچوون؟ ئێمە ناتوانین بڵین کە 100% پێبەپی ئەوان، چکە ئەمە کارێکی ئاستەمە. بەڕاستی ئێمە بێ ڕەچاوی ئەوە بکەین ئایا خوێندنی باڵا لە کوردستانە، ئایا کاریگەری بارودۆخی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لەم هەرێمەدا و لە سەرتاسەری عێراقدا تا چەند کاریگەری هەبووە لەسەر هەموو بوارەکانی ژیان لە نێویاندا بواری خوێندنی باڵا. خۆتان نەزانن کوردستان تووشی دابڕانێکی گەورە بووە لە 20 ساڵی ڕابردووە لە دنیای دەرەوە و لە زانکۆکانی جیهان و لە دەستگا زانستیەکانی جیهان. بۆیە ناکرێ وا بە خێرایی زانکۆکان و دەستگا زانستیەکانی کوردستان بتوانن لەگەڵ زانکۆکانی دنیادا بە هاوتەریب لەگەڵیانە بڕۆن و لەگەڵ ئەو پێشکەوتنەیە بڕۆن. بەڵام لە ڕاستیە پلانێکی باش هەیە، ئەوەی کە لە ساڵی پارەوە کە پێی ئەوترێ پرۆسەی ڕیفۆرمی خوێندنی باڵا، ئەم پرۆسەیە ئەگەر ئەو نەخشە ڕێگایی کۆ بۆ پیادەکردنی ئەم پرۆسەیە دانراوە بتوانرێت بە شێوەیەکی ڕێکوپێک لەسەری بڕۆین و بتوانرێ پابەندی بین و هەموو لایەک پابەندی بێ، لەو باوەڕێیان کە لە سایی ئەو گەشە ئابووری کە ئێستا لە کوردستانە هەیە و لە سایی ئەو کرانەوەی کە ئێستا دەستگا زانستیەکانی کوردستان بەڕووی دنیاە کراونەتەوە، لەو قەناعەتیان کە بتوانین هەنگاوێکی گەورە بەرەو پێشەوە بنین کە زۆر دوانەکەوین لە چاو زانکۆکانی تری دنیاە. بەڵێ دکتۆر، زۆر جار دەوترێت زانکۆکانی ئێمە خەڵکی بەرەمهێن لە بوارێکدا پێ ناگەێنن. ئەگەر وایە بۆ؟ ڕاستە، وەک ئیشارەتم پێەیە، زانکۆ پێویستی بە دەستەبەرکردنی زۆر پێداویستی هەیە بۆ ئەوی بتوانی کەسی بەرهەمهێن ئەنجام بیت، بۆ ئەوەی کە بتوانی کەسی پسپۆر ئەنجام بیت. کە من ئەڵێم وایە مەبەستەکەم ئەوەیە بە شێوەیەکی نسبی لە چاو ئاستی ئەو بەرهەمهێنانی کەوادر لە زانکۆکانی تری دنیاە ئەتوانین بڵین ئێمە لە ئاستێکی نزمین بۆ بەرهەمێنانی کەسی بەرهەمهێن. هۆکارەکانی ژووک و ئیشارەتم پێ هۆکاری کۆمەڵایەتی و هۆکاری سیاسی و هۆکاری ئابوورین، ئەمانە کاریگەریان زۆر بۆ لەسەر سیستەمی خوێندنی باڵا لە کوردستانە. بەڵام حەزەکەم بزانن بەڕاستی ئێمە لە ناو زانکۆیە پەیڕەوی سیستمێکەکەین کە ئەو منهەجەی کەوەری ئەگرین، ئەو بابەتانەی کە ئەدرێ بە خوێندکار لە 4 ساڵی خوێندنیایە، لە 5 ساڵی خوێندنیایە، لە 6 ساڵی خوێندنیە، زۆربەی وەرگیراوە لەو بابەت و منهاجانەی کە لە زانکۆکانی تری جیهانە پیادە ئەکرێ. تا ڕادەیەکی زۆر لێکچوونێک هەیە لە پیادەکردنی منهاجەکەیە. لەبەر ئەوەی کە
کە خەلە لە بۆچی ئایا ئێمە بابەتەکان ئەڵین وەک بابەتی تیۆری پیان ئەڵین و لە بابەتی پراکتیکیە ڕەنگ هەیە کەمێک نەقسمان هەبێت یعنی لەبەرەوە لە دەرئەنجامە ئەو خوێندکاری کە لای ئێمە دەرەچێ چەکراوە بە زانستێک چەکراوە بە باگراوندێکی زانستی لەو بوارەی کە لی دەرەچێ بەڵام ئەتوانم بڵێم لە دنیاشە ئەمە تا ڕادەیەک وایە پەیداکردنی خیبرە و شارەزابوون لە بواری کارکردنا پەیدا دەبێ زۆر لە زانکۆکانی جیهان خوێندکاریان لە کاتی خوێندنە پراکتیگەکەن لە دەستگاکانە یان لەسەر فەندی مؤسسات یا فەندی قتاعی خاص با بڵێن کەرتی تایبەت دراسەکەیان پاڵپشتەکرێ ئەنی خوێندنەکەیان پاڵپشتەکرێ و چەند مانگ یا جاری وایە ساڵ لەو دەستگایانەیە بەسەر دەبن و کاری پراکتیکی تیا دەکەن بۆیە دەرەنجام کە دەردەچن کادرێکی چەکرا و بە تیۆری و بە پراکتیک دەرەچێ بەڵام لە لای ئێمە ئەو پراکتیکەی دەخوێنرێت وەکوانەی پراکتیک لە بەشە زانستیەکانە بە تایبەتی تەماشاکەیت یان ئەوەی کە لە بەشەکانی ترە لە ڕێی خولی هاوینە و ممارەسەکردنی کار لە دەستگاکانی حکوومەتە لەوەیە زۆر زەعیفین یعنی پاڵپشتیشی تەواو نییە بۆ ئەوەی کە خوێندکارەکانمان بتوانن لە ناو دەستگاکانی حکوومەتە یان لە دەستگاکانی کەرتی تایبەتە لە کاتی پشووی هاوینانیان یان لە بەشێک لە کۆرسەکانی کە دەیخوێنن بتوانن ممارەسەیەکی پراکتیکی وا بکەن کە دەرەنجام ئاوێتەکردنی ئەو بابەتە تیۆریانە لەگەڵ بابەتە پراکتیکەکانە بتوانێت کادرێکی خاوەن زانیاری و زانیاری تەواوی پراکتیکی و تیۆری لێ دەرچێت. بەڵێ دکتۆر بەڵام ئێوە پلانی لەو جۆرەتان نەبووە کە هەوڵ بن ئەو لایەنە پراکتیکیە لە دەستگاکانی حکوومەتدا یاخود لە کەرتی تایبەتدا بە بەڕێکەوتن لەگەڵ کەرتی تایبەتدا ئەوە بکەن کە لە جیهاندا دەکرێت وەکو خۆت باست کرد ئێوە پلانتانیان کەم تەرخەمێکە لە بەرامبەرەوەی وەکو کەرتی تایبەت و کەرتی گشتیش نە ئەوەیە ئێمە پلانمان نەبێ نە ئەوەیە کەم تەرخەمێکەش لە بەرامبەرەوە بێ کەواتە هۆکارەکە سروشتی کۆمەلگاکەی ئێمە وایە کۆمەلگایەکین ئێمە ئێستا تازە بە تازە کەرتی تایبەت بۆ نمونە گەشە سندنێکی بە خۆی و دیوە بەڵام هێشتا بە بەراورد لەگەڵ وڵاتێکی ئەوروپیە لەگەڵ وڵاتێکی ئەمریکیە بەشی ویلایەتێکی ئەمریکیە تەماشاکەیت کەرتی تایبەت لای ئێمە کەرتێکی زۆر مەحدودە لەبەرەوە دەستگاکانیشمان تەنانەت دەستگا حکوومیەکانمان کارگە و مؤسساتی وامان نییە کە جێگەی ئەو خوێندکارانی تیا بێتەوە بتوانن ممارەسەیەکی فعلی وا بکەن لە پرۆسەی پراکتیکەکەیە کە کاریگەریشی ئەو توی لەسەریان هەبێ یا دەرەنجامێکی تەواوی لەسەریان هەبێ جاری وایە ئێمە خوێندکارمان نردووە بۆ هەندێک لە دەستگاکانی حکوومەت ئەسڵەن هەر شوێن نەبووە کەلی دابنیشێ شوێن نەبوو کە بتوانێت ممارەسەی فێربوونی ئەو شتانەی لێ بکە بۆیە ئەمە ڕنگانەوەیشی زۆری هەیە ئەمە بە پلانێکی تۆکمە ئەکرێ لەگەڵ گەشە سندنی ئابووری لەگەڵ تێکەڵکردنی کەرتی تایبەت لە ناو دەستگاکانی خوێندنی باڵایە و تێ هەڵکێشبوونیان ئەمە ئەبێتە مایە ئەوەی کە بتوانین لە داهاتوە هەنگاوی باشتر بنین. بەڵێ دکتۆر پرسیارێکی تر هەیە کە ڕەنگە تەواوکەری ئەو بێ کە دەوترێت زانکۆکانی ئێمە خەڵکی بەرەمهێن پێناگەێن لە بوارێکدا سیستمی وەرگرتنی خوێندکاران لە زانکۆکانی ئێمەدا تا چەند تۆ لەگەڵی دای واتە سیستمێکە خەلەلی تێدا نییە لە کاتێکا قسەیەکی زۆر یاخود ڕخنەیەکی زۆر ڕۆبەڕووی ئەو جۆرە لە سیستمی وەرگرتنی خوێندکاران پەیڕەو دەکرێت لە زانکۆکانی هەرێمدا. بەڵێ ئەمە شتێکی نەشاراوەیە سیستمی وەرگرتن لە وڵاتی ئێمەیە بەڕێزمە بێ هەموو لایەنەکان لێک بینەوە ئێمە بێ هەموو لایەنەکان لێک بینەوە چۆن ژمارەیەکی زۆر خوێندکارمان هەیە لەبەرەوەی خوێندن بە خۆڕاییە لە وڵاتی ئێمە جگەلەوەی بە خۆڕاییە خوێندکار دەرماڵی خوێندنی زۆر ئەکرێ هاوکاری ئەکرێت هەموو پێداویستەکانی بۆ دابین ئەکرێ لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر خوێندکار لە ئامادەیەکانەوە دەرەچن بۆ زانکۆ و توانای وەرگرتن لە ناو زانکۆکانە توانایەکی سنووردارە بۆیە کێبڕکێ لەسەر نمرە پێویستە دروست بێت ئەو کێبڕکەی کە لەسەر نمرە دروستە بێ ئێمەش کۆمەلگایەکین هەمومان نەزانین یا هەوڵین بۆ
کۆلیژە پزیشکیەکانیا هەوڵین بۆ کۆلیژە ئەندازیارەکان کە ئەمانە لە ناو کۆمەلگایە بە ڕێژمەندی و بەچینێکی بەرز هاتوونەتە پێشەوە بۆیە ئەمە پێویستی بە چارەسەرێک هەیە لە ڕێگ و ڕیشەوە یعنی ئەوە نییە تەنیا زانکۆکان بتوانن چارەسەری ئەوە بکەن زانکۆکان دەستگایەکی ئەکادیمی و زانستین توانایەکی سنوورداریان هەیە ئەگەر بێت و ئەو توانایەنە کە پاڵپشتی سەرەکی حکوومەتە لە کاتێکە زانکۆ بتوانێت ببێتە دەستگایەکی بەرهەمهێنیش بۆ بەرهێنیش بتوانێت بێتە دەستگایەکە خۆی وەبەرهێنان بکە لەم کاتانەیە ئەتوانرێ ئاستی زانستی لە زانکۆکانە بەرز بکرێتەوە و کاتێک خوێندکار شعوری کرد کە پێش وەخت کە یەتە زانکۆ ئەخوێنێ جێگەیەکی بۆ دابین کراوە لە ناو دەستگایەکی کەرتی تایبەتە یا کەرتی حکومیە لەو کاتەیە خوێندکارەکە ڕەنگ هەیە هەوڵ بۆ ئەو بوارە بدا کە بچێ لێ بخوێنێ لە بری ئەوی بچێ بۆ بوارێکی تر بۆیە ئەمە پێویستی بە پێداچوونەوەیکی گەورە هەیە بە هەماهەنگی لە نێوان وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵایە و پێویستی بە هەڵمەتێکی تەوعیەکردن هەیە پێویستی بەوەیە کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیش بەشدار بێت لەم مەسەلەیە ئێمە ئەم ساڵ ڕوبەڕووی قەیرانێکی زۆر گەورابینەوە ئێمە ئەم ساڵ ژمارەیەکی ئێژگار زۆر لە کوردستانە خوێندکار لە ئامادەیەکانەوە ڕوو ئەکەنە زانکۆکان ئەگەر بێت و بەراوردی بکەی لەگەڵ ساڵی پارە ئەتوانم بڵێم ئەوەندە و نیو زیایی کردووە ئەم ژمارە زۆرش کە ڕوو ئەکەنە زانکۆکان ئەگەر بێت و ئەو ژمارەی کە بە تەوەقع ئەکرێ لە حدودی 50,000 خوێندکار ڕوو بکەنە زانکۆ و پەیمانگاکان یعنی لە شەشی ئامادەی دەربچن توانای زانکۆکان و پەیمانگاکان و تەنانە زانکۆ ئەهلەکانیش ڕەنگ هەیە بتوانێ 30,000 خوێندکار وەربگرێت یان 35,000 خوێندکار وەربگرێت ئەمە بەگرفت بۆ زانکۆکان و بۆ پەیمانگاکان بەتاکید وایە بەتاکید ئەمە کاریگەریەکی زۆری هەیە خۆی ئێمە وەکو زانکۆی سلێمانی ئەگەر قسە بکەین ئێمە لە هەنگاوێکی زۆر باشمان بەرەو پێشەوە ناوە کە ژینگەیەکی تەندروست و باش لە ڕێگەی تەواوکردنی کەمپینوی زانکۆ ئامادە ئەکەین بۆ خوێندن هۆڵەکانی خوێندنمان هۆڵی گەورن هۆڵ توانای وەرگرتنی خوێندکارمان بەرەو زیادبوون ئەچێ توانای تاقیگاکانمان بەرەو باشبوون و بە باشترین جۆری ئامێر و کەلوپەلی تاقیگا تەشیزەکرێت و بودجەیەکی زۆر زەبەلاحمان بۆ تەرخان کراوە بۆ ئەو مەبەستە و ئێستا لە کاری تەندەرین و تەجیزکردنی ئەو تاقیگا و هۆڵانیان ڕەنگ هەیە ئەو ژینگەی کە ئامادەمان کردووە ئەگەر بێت و لە بەرامبەرە خوێندکارمان بەقەدەر ئەو توانایانە بۆ بێت کە هەمانە من لەو باوەڕێم کە ئاستی خوێندن لە زانکۆی سلێمانی لە چەند ساڵی داهاتووە ئاستی دەرچۆکانیشمان زۆر بەرەو پێشەوە ئەڕوا بەڵام هەرچەنە ئێمە بەردەوام بین ئەم فشاری خەرەباڵغیەمان لەسەر بێت ئەو ژمارە زۆرەمان لەسەر بێ کە خوێندکاران ڕۆمانتیەکەن ئەمە پێم وابێ لەسەر ئاستەکەی خۆمان ئەمێنینەوە ناتوانین هەنگاوی بەرەو پێشەوە بین یعنی لێ نەشارمەوە بە پرۆسەی ڕیفۆرم و دڵنیایی جۆری زانستخوازی بەردەوام لە تەجروبەی ساڵی پارەوە تاکو ئێستا لە پێرارەوە تا ئەچینە ئەبێ بە 2 ساڵ ئەو تەجروبەی کە کراوە ئاستی خوێندن لە هۆڵەکانی خوێندنە زۆر بەرەو پێشەوە ڕۆشتووە تەکنەلۆژیای تازە بەکاردێنرێ مێتۆدی تازە بەکارێنرێت لە وانەوتنەوەیە و هەڵسەنگاندنی تەواو بۆ مامۆستاکان هەیە و مامۆستاکان لە ژێر ڕێنمایەکانی دڵنیایی جۆری ئەوانە ئەڵێنەوە لەبەر ئەوە لە لای خوێندکاریشەوە فیدباکیان هەیە کە خوێندکارەکان هەڵسەنگانن بۆ مامۆساکانیانەکەن و جگە لەوەش کە مامۆساکانیشە بێ ئاستی زانستی خۆیان بەرز بکەنەوە ئەگەر ئەم پرۆسەی ڕیفۆرمە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچێ بەڵام لەگەڵیا ئەو فشارە گەورەیە بێتە سەر زانکۆکان پێم وابێ نە مامۆستا فریای ئەوەکەوێ توێژی نوێی زانستی بکە و ئاسی زانستی خۆی بەرزکاتەوە نە خوێندکاریش فریای ئەوەکەوێت لە تاقیگاکانە بە تێر و تەسەلی بتوانێت
ئامێرە تاقیگەیەکان بەکاربێنێت و شیکردنەوە بۆ بابەتە زانستیەکان بکە لە ناو هۆڵەکانی خوێندنیا لە ناو تاقیگاکانە. بۆیە یەکێک لە کێشەکان کە ڕوبەڕووی دەستگاکانی خوێندنی باڵا بۆ تۆ لە کوردستانە ئەو فشارە زۆرەیە و ئەو توانە مەحدودەیە یا ئەو توانە سنووردارەیە کە زانکۆکان و دەستگاکانی تایە. بۆیە پێویستە پلانێک هەبێت، حکومت بیر لە پلانێ بکاتەوە و ئێستا پێم وابێ کار لەسەر ئەوە ئەکەن و لە ساڵی پارەوە هەندێک هەنگاو لەو بوارەیانراوە. پێویستە ئەوە جگەل لە پلانەکە پێویستە تەوعیە خەڵکیشمان هەبێت، خەڵکیش فێری ئەوە بکەین کە مەرج نییە مناڵەکەی کە لە 6 دەرچوو دەبێت زانکۆ تەواو بکە. ئەبێ کارێک بکەین، حکومت بتوانێت کاری پیشەیی بۆ لە ڕێگەی و ڕەشی ئەمەل و لە ڕێگەی هەندێک پەیمانگای میهانی ئەوانەوە بتوانێت کە کار بۆ بڵێ. لەبەرەوە ئەمە پێویستی بە هەماهەنگیشی هەموو لایەگەیە، بە تەنها بە زانکۆ ناکرێت. زانکۆ هەوڵ ئەدا کە پرۆسەی کواڵیتی بەرزکردنەوەی کواڵیتی خوێندن لە زانکۆکانیا بەرەو ئاستێکی بەرز بێت. بەڵێ دکتۆر بە دیاریکراوی ئەمساڵ زانکۆی سلێمانی توانای وەرگرتنی چەند خوێنکاری هەیە؟ ئەگەر وەک توانە تەماشای بکەین، زانکۆ ڕەنگ هەیە توانای ئێستا ئەوەی کە لە پلانی ئەم ساڵەدانراوە و دوای ئەوەی کە فشارێکی زۆر هاتە سەرمان و لە وەزارەتی خوێندنی باڵا و لە ئەنجومەنی وەزارەتەوە کە ئەو ژمارانەی کە لە وەزارەتی پەروەردەوە بەدەستمان گەیشت بە دەست ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا گەیشت کە سەیرمان کرد ژمارەیەکی هێژگار زۆرە، ئاستی وەرگرتنمان بەرز کردەوە بە 5300 خوێندکار. ئەمە توانای زانکۆی سلێمانی ئەمە توانای نییە، ئەمە سەر و توانای خۆیەتی وەکو ئیشارەتم پێ. بەڵام پێشتر تۆ باست لەوە کرد کە ئێوە پلانێکتان هەیە بۆ خۆی ئەم ڕێژە زۆرە کە ناچارن لە توانای لەسەر و توانای خۆتانەوە خوێنکاران وەربگرن. ئەمە وا ناکات گرفت بۆ پلانی ئێوە دروست بکات؟ پێم وتی ئیشارەتم پیاوتم بە دڵنیایەوە گرفتمان بۆ دروستەکەوە. پێشکەمێکیش لە ڕوونکردنەوەکەمە باسم کرد کە ئێمە لە هەوڵی باشکردنی کواڵیتیین، لە هەوڵی بەرزکردنەوەی ئاستی زانستی و خوێندنین، بەڵام ئەو فشارانە ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە لەو ئاستەیە نەتوانین کێرڤەکەمان بە شوێیشی باش بەرەوسەرەوە بڕ. بەڵێ دکتۆر هەندێک لە زانکۆ ئەهلەکان بازدەوە دەکەن کە کار بۆ خوێنکاران دەدۆزنەوە لە پاش تەواوکردنی خوێندنیان، واتەوە خوێنکارانی کە لەوێ دەخوێنن دوجار کاریان بۆ دەدۆزنەوە چ لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتی و بە تایبەتتر لە کەرتی تایبەتە. ئێوە وەکو زانکۆ حکوومیەکان و بە تایبەتتر زانکۆی سلێمانی ببوورە دکتۆر ببوورە کاگالان زۆر ببوورە زۆر ببوورە وەڵا زانم بۆ سەرکاکە بزانم منیش نەمکوزانێتەوە زۆر ببوورە دکتۆر جان. وڵای من وابزانم لە ژوورەکە ئێوە بەجێم هێشت مۆبایلەکەم. پرسیارەکە دووبارە ئاکەمەوە. مۆبایلەکەم لەوێ بەجێشتەوە لە سەرەوە زۆر باشە باشتر. ئەم سەوتە تێک نەچوو لای من نانانە لە پرسیارەکەەوە دەست پێەکەمەوە. بەڵێ دکتۆر هەندێک لە زانکۆ هەلەکان بازلەوە دەکەن کە کار بۆ خوێنکارانیان دەدۆزنەوە پاش تەواوکردنی خوێندن لەو زانکۆیانەدا و بە تایبەت لە کەرتی تایبەتە. ئێوە وەکو زانکۆکانی هەرێم و بە تایبەت زانکۆی سلێمانی پلانتان چی بۆ یاخود هەوڵێکی لەو جۆرەتان هەبوو بۆەوەی خوێنکاران لە پاش تەواوکردنی خوێندن بە مسۆگەری کارێکیان هەبێت؟ لە ڕاستیە پلانێکی ئەو تۆ نییە کە جێگەی باسکردن بێ. ئەوەی کە باسی ژەکرێ کە زانکۆهلەکان ئەو پلانیان هەبێ من لە ڕاستیە لە شارەزای نیم و ئاگادار نیم کە ئەو پلانە چییە. بەڵام من ئەوەندە ئاڵێم ئەوە پەیوەستە بە چالاکبوونی کەرتی تایبەت. کەرتی تایبەت لە ئێستادا جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێم لە وتارەکەی لە ئاهەنگی دەرچوانە لە سلێمانی ئیشارەتی بەوەیە کە پێویستە کەرتی تایبەت بێتە ناوە هەماهەنگ بێ لەگەڵ حکوومەتە دەستگاکانی حکوومەتە بۆ ئەوەی کە کار بۆ دەرچوانی زانکۆکان و پەیمانگاکان بدۆزنەوە. لە ڕاستیە ئەمەش دیسان پلانێکی تایبەتی ئەوێت. ئەمە دوێنێ شەویش لە تەلەڤیزۆنی زاگرۆس بەرنمەیەک لەسەر ئەو بابەتە ئیسارە کرا و قسەی لەسەر کرا. ئەمە بابەتێکە جێگەی ئەوەیە کە قسەی زۆر لەسەر بکرێت و بابەتێکە پێویستی بە وەرکشۆپ و سیمینار و کۆنفرانسی تایبەت هەیە تا بتوانین بیگەینینە ئاستێک کە بە فعلی
دەرچوانی زانکۆ یان زانکۆکان لە کاتی خوێندنیانە پەیوەندی پتەویان لەگەڵ کەرتەکانی تایبەت و لەگەڵ کەرتی حکومیشا هەبێت لەگەڵ دەستگاکانی حکوومەتی هەرێمیشا هەبێت ئێمە لێ ناشارمەوە لێتە ناشارینەوە کە هیچ پەیوەندیەک لە نێوان زانکۆکان و دەستگاکانی حکوومەتی هەرێمانیە تایبەت بە ئامادەکردنی کادر بۆیان بەڵام هەندێک جار لە هەندێک کەرتی تایبەتەوە بۆ نمونە لە هەندێک لەم کۆمپانیاکانی کۆمەنیکیشن و وەکو ئاسێسێڵ و کۆڕک و زەین و ئەمانە هەندێک جار لە هەوڵی ئەوەیان کە خوێندکارانمان دەبن لە خولی هاوینانە یان لە فترێک لە فترەکانی ساڵەدایان بن خولیان پێدەبینن و لە ئەنجامی خولەکەیە کە دەردەچن شوێنیان دەکەنەوە و کاریان بۆ دۆزنەوە ئەمە زۆر وەکو ئیشارەتم پێ زۆر مەحدودە بەڵام ئەمەی کە جەنابەت باسیەکەی ئەمە پێویستی بە کارێکی گەورە هەیە پێویستی بە ئیشکردنە و زیاتر لە لایەنی حکوومەتی هەرێمەوە لە سەرۆکاتی حکوومەتی هەرێمەوە ئەبێ لەگەڵ کەرتی حکوومەتیش و لەگەڵ کەرتی تایبەتی شاکار بۆ ئەو مەسەلێ بکەن. بەڵێ دکتۆر دێمە سەر پرسێکی تر سەرپرسی تواناسازی تا چەند خزمەت بە زانکۆکانی هەرێم دەکات؟ بەڕاستیەوە پرۆسی توانەسازی پێم وابێ ئەوە پرۆژەیە کە هەمومانە بە شانازی پێوە بکەین لە ڕاستیە ئەو پرۆژەیە کە پرۆژەی بەرهەمهێنان و پەرەپێدانی توانە مرۆیەکانە سەرۆتی مرۆیی پێم وابێ لە دنیای ئیسپات بووە کە لە هەموو سەرۆتەکانی تر مهمترە بۆ وڵات بۆ پێشخستنی وڵات چەندێک دەوڵەمەندبی لە سەرۆتە سروشتەکانی ترە لە سەرۆتی مرۆیە دەوڵەمەند نەبی ناتوانانی هەنگاو بەرەو پێشەوە بنی لەبەرەوە وڵاتی ئێمە بە حکمی ئەو دابڕانە گەورەی کە چەند ساڵی ڕابردوو و ساڵانی ڕژێمی پێشوو وڵاتەکەمان لە توانە مرۆیەکانە زۆر بەرەو دواوە هاتبوو بۆیە بەرهەمهێنانی توانای مرۆیی و پێشخستنی توانە مرۆیەکان کە لەو بەرنمەیە تحقیقە بێ بەڕاستی کاریگەریشی زۆری نەک تەنها بۆ زانکۆکان و دەستگا زانستیەکانی کوردستان هەیە بەڵکو بۆ هەموو حکوومەتی هەرێم و بۆ هەموو هەرێمی کوردستان کاریگەریشی بەڵێ دکتۆر لەگەڵەوەیە کە تۆ ئاماژە بەلایەنە باشەکانی دەکەی بەڵام لەگەڵ ڕاگەیاندنی پرۆژەی تواناسازیدا هەندێک لە مامۆستایانی زانکۆ و ڕاگری هەندێک لە بەشەکان دژی ئەم پرۆژەیە وەستانەوە ئەمە هۆکارەکەی چی بوو؟ من پێم وانە کەس دژی پرۆژەی تواناسازی وەستا بێتەوە ڕەنگ هەیە مەبەستەکەی جەنابە ئەوەیە هەندێک دژی پرۆسی ریفۆرم وەستانەوە من لەگەڵ ئەوەیەم ئەوانەی کە ئەیانەوێت لە تاریکیا بمێنەوە من ئەوانە واناوانێم ئەوانەی ئەیانوێت لە تاریکیا بمێنەوە ئەوانەی ئەیانەوێ کە پێشکەوتنی زانستی هەنگاو نەنێ بەرەو پێشەوە ئەوە پێم وابێ ئەوانن کە دەیانەوێ کە بە بڕوانامەیەکەوە لە ناو زانکۆکانیان لە ناو دەستگاکانی خوێندنی باڵایە خۆیان حەشارا و هیچ توانایەکی تریان نیە و ناتوانن توێژینەوەی زانستی بکەن ناتوانن بەرەو پێشەوە بڕۆن ناتوانن هەنگاو بنێن بۆ کرانەوە بەرەو دنیا ئەوانە هەمیشە دژی پرۆسی ریفۆرم ئەوەستنەوە بەڵام پرۆسی توانەسازی سوکە گلەیەک لە هەندێک شتا هەبوو گلەیەکان لە چیا بوو گلەیەکان لەوەیە بوو کە پرۆسی توانەسازی کە بە ئۆنلاین ئەکرا بەبێ ئەوەی کە بە کۆلیژەکانە تێپەڕێت یا بەشە زانستەکانە تێپەڕێت لە ڕێی ئۆنلاینەوە کە بە پرۆسەیەکی ئەژگار شەفاف بۆ یەکەم جارە لە کوردستانە پرۆسی شەفاف لەو جۆرە پیادە بکرێت ئۆنلاین خوێندکارەکە ئەپلیکیشنی تەقدیمە کرد فۆرمی پڕە کردەوە و لە نەتیجەی کێبڕکێ و بەو خاڵانی کە کۆی ئەکردەوە ناوی دەرەچوو لە تواناسازی و ئۆفەرێکی ئێنا لە یەکێ لە زانکۆکانی جیهانەوە و ئەڕۆی بۆ تواناسازی بۆ ئەو بواری کە لە ئەپلیکیشنەکەی پڕی کردوێتەوە بەڵام لەم کاتەیە تا ڕادەیە ناڵێم هەمووی تا ڕادێک ڕای بەشە زانستیەکان وەرنەگیرا بوو کە پێداویستیان چییە و ئایا ئەو کەسەی کە لە توانەسازی ناوی دەرەچێ کە ئەڕوات کاریگەری لەسەر بەتاڵبوونی شوێنەکەی نابێت لەسەر پرۆسی خوێندن خۆی ئەمەیەکێکە لە کێشەکان کە ڕوبەڕووی بەشە زانستیەکان بووە بۆیە ئێستا لەم خولەیە بەڕێز وەزیری خوێندنی باڵای نوێ کاکتۆر عەلی سەعید و ئەنجومەنی وەزارەت پێداچوونەوەیەکی کرد بە پرۆسی توانەسازیە و لیژنەیەکی تایبەتی شەی لە وەزارەتی خوێندنی باڵا
پێداچوونەوەی کرد بە ڕێنمایەکانی توانەسازیە و ئەو ڕێنمایانە بە شێوەیە چاکسازی تاکراوە کە لە سوود و قازانجی بە شەزانستیەکانیش و دووبارە بوونەوەی اختصاسیشی تیان نەبێ ینی بەداخەوە هەندێک جار دووبارەبوونەوەی اختصاس ئێمە زۆر بواری پسپۆری هەیە کە لە کوردستانە پێویستمان پێیەتی نەمانتوانیوە لە بەرنامەی توانەسازی لە خولی 1 و 2 3 بتوانانی سوودی لێوەربگرین و کەسان بنێرینە دەرەوە لەو پسپۆریان نایە بخوێنن لەگەڵ ئەوەیە کە پسپۆری وا هەیە کە لە زانکۆکانە هەمانە و دووبارە ئەبێتەوە. بەڵێ دکتۆر لە ماوە ڕابردوو داوێنەیەک بڵاو بۆ کە زۆرێک لەو توێژینەوانە فڕێدرابوون کە خوێنکاران ضرورە لە کۆتایی ساڵدا وەکو پێویستێکی دەرچوون توێژینەوە بکەن هەندێک لەو توێژینەوانە فڕێدرابوون ئایا ئەو توێژینەوانە ئەوەندە زیایەن یاخود ئەوەندە بێکەڵکن کە فڕێ بدرێن شایان ئەو فڕێ بدرێن زۆرم پێخۆش بۆ پرسیارەدا ڕاستەکردم بەڕاستی ئەوە بابەتێکە زۆر نیگەرانی کردم و هەموو ئەنجومەنی زانکۆشی نیگەران کرد بەڵام ئەوەی کە زیاتر نیگەرانی کردین هەندێ کۆمنت بوو کە لە فەیسبوک و لە هەندێک وتارۆشتی وایە زۆر جۆرێک بە ئیجحافەوە لە مەسەلەکەیان ڕوانی بوو پێویستە هەموو بابەتێک نەگەو بابەتە تەبانەوە بابەتە تەواوی بێسەلیقەی ئەنوێنێت ینی ئەو کەسێک کە ئەوەی کردووە ئەو توێژینەوانی بەو شێوێ فڕێداوە ئەوە بێسەلیقەیەکی تەواوە بەڵام بە دووەدا چونتان هەبوو بێگومان گەشتە نەتیجە بێگومان ئێستا بۆ ڕوونەکەمەوە ئێمە لیژنەیەکمان پێکهێنا دەست بەجێ بۆ لێکۆڵینەوە لەو بابەتە لە ئەنجامە دەرکەوت ئەمە ئەنجامەکەیەتی بەڵە سپاس دەکەم بە کورتی بێ ماوە بەسەر چاو کۆلیجی کارگێڕی و ئابووری کۆلیژێکی ێجگار بچووکە شوێنێکی ێجگار تەسک و بچووکیان هەیە کە لەسەر جادەکەی بەرامبەر زانکۆیە ئەم کۆلیجە لە گواستنەوەیان بۆ کەمپی نوێی زانکۆ و لە کاتێکیشا بوو کە کاتی تاقیکردنەوەکان بوو لیژنەی ئیمتیحانی پێویستیان بە دۆڵابێکە بێت دۆڵابەکە ئایانوێ بیگوێزنەوە بۆ ژووری لیژنەی تاقیکردنەوەکان لە ناو دۆڵابەکە پرۆژەکانی تایە پرۆژەکان دەخەنە ناو علاگەوە هەتاکو هەڵیان بگرن و دوایی نەقلیانکەن بۆ کەمپی نوێی زانکۆ بەڵام یەکێ لە باجیەکان فڕاشەکان دەست لە دەستداتە ئەو کیسانە لەگەڵ کیسەی خۆڵەکە ئەیبا لە دەرەوە بۆی سیاری خۆڵ بێ فڕێ بە بەمە بەز نەکراوە بە هیچ شێوەیە ئەمە لایەکیان لایەکی تر ئەبێ بزانین ئەو پرۆژانی کە پێشکەشە کرێ دوونەوە هەندێکیان درافتە مسۆدەیە لە پێشا تەقدیمەکرێت دوایی مناقەشایە کرێ درافتەکەی فڕێ ئەدرێ ئەوەی کە ئەمێنێتەوە پاکەکەیان دوایەوەی کە تەسیحاتەکانی تیاکە و ئەو هەڵانی کە تایەتی چاکێکە ئەوە هەڵە ئیژێت بەڵام درافتەکەیان پێویستی بە فرێدانە تەنانەت جاری وا هەیە لەبەر بێ شوێنی بۆ ماوەیەکی زۆر چەند ساڵێک ئەگەر تۆ ئەم هەموو راپۆرت و توێژینەوانە کۆبکەیتەوە ژمارەیەکی ێژگار زۆر دەرەچێ هیچ شوێنێک نێتی لێی دابنی بەڵام ئەبێ فەوتانیان بە فەوتانیەک بێ بە سەلیقە بێت بە شێوەیەک لە ڕێگەی لیژنەوە عادەتە نەماکرێت لیژنەیەک هەڵەسێ ئەو ئەوراقانەیە ئەو پرۆژانەیە ئەو شینانە ئەیان با لە ناویان ئەبا بە شێوەیە کە ئەو ئاسارە ناشرینی نەبێ کە بینیمان بەڵام بەشتیش هەیە هەموو پرۆژەکان لە کۆتاییە پێویستە پرۆژەکان سیدیەکی لەگەڵا بێ ئێمە زیاتر احتیفاز بە سیدەکانەوە ئەەکەین وەکلەوەی پرۆژەکان ڕاستە پرۆژەکانیش احتیفازیان پێوەکەین بەڵام سیدەکانیش زیاتر احتیفاز پێوەکەین. بەڵێ دکتۆر سەلاحەدین سەعید سەرۆکی زانکۆی سلێمانی زۆر سپاس بۆی میوانی نافتووبی سپاس بۆ بینەرانی عزیز تا چاوپێکەوتنی دیکار شاد و ئاسوودە بن.